ڕۆژی 6 تشرین یەکەم ڕۆژی مامۆستایانی کوردستانە، بەڵام ئەم یادە لە کاتێکدا دێت کە مامۆستایانی کوردستان هەست بە فرامۆشیەکی قوڵ دەکەن لەلایەن حکومەتی ماوەبەسەرچوو، چینێکی خاوەن ڕێز و شکۆ کە ڕۆڵی سەرەکیان لە بنیادنانی نەوەی داهاتوودا هەیە، بەڵام بەدەست نەدانی مافەکانیان و کێشەی کەڵەکە بووە دەناڵێنن. چەندین ساڵە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە مامۆستا پشتگوێ خراوە مافەکانی پێشێل ئەکرێ. ئێستا لەم کاتەدا مامۆستایانی جیهان هەمویان شکۆمەندانە یادی ڕۆژەکان ئەکەنەوە، چونکە هەموو مافەکانیان پارێزراوە و مامۆستا سەرتۆپی هەموو چین و توێژەکانی ترەوە ئەو چین و توێژەیە کە دەستی هەیە لە نەخشاندنی ئایندەی نەتەوە و گەل و وڵاتدا لە پەروەردەکردنەوەی داهاتوودا بۆ یەکەش کۆمەندانە یادی ڕۆژەکانەکەنەوە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەبێ لە ڕۆژی مامۆستادا دیسانەوە داواکارەکانی چەند ساڵی لەمەوە پێشمان بدەینەوە بە جۆر دەسەڵاتە کە ئێستا موچەی 6 مانگی مامۆستایان لای حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێمە پلە بەرزکردنەوەی 10 ساڵی مامۆستایان و فەرمانبەران لای ئەم دەسەڵات و حکوومەتی هەرێمە و جۆی خۆی لێخەواندووە. پەروەردە لە دۆخێک و قەیرانێکی سەختدایە کە پێویستی بە خزمەت و بە دوواداچوون و بەوەیە کە پەروەردە ئاوڕێکی جدی لێ بدێتەوە. بۆ یەکە ئێمە لە ڕۆژی مامۆستایاندا داواکارەکانی مامۆستایان جەخت ئەکەینەوە کە پێویستە هەرچی زووە حکوومەت ئاوڕێکی جدی لە داواکارەکانی مامۆستایان بداتەوە و مافەکانیان دابین کە بە درێژایی ساڵانێکی زۆر مامۆستایان داوای موچە و پلەبەرزکردنەوەی ڕاگیراو دەکەن، بەتایبەت کە نزیکەی 10 ساڵە پرۆسەی پلەبەرزکردنەوە ڕاگیرا و زیاتر لە 60 موچەی نەدراو لای حکومەتە. ئەم دۆخە نەک تەنیا ژیانی مامۆستایانی سەخت کردووە، بەڵکو کاریگەری خراپی کردوتە سەر پرۆسەی پەروەردە کە ساڵانە بەرەو دوا دەگەڕێتەوە. داخۆیانی لە هەرێمە پشتگوێ خستنێکی تەواو هەیە بۆ مامۆستایان، بۆ پیشەی مامۆفایەتی، بۆ کەرتی پەروەردە، بۆ خوێندن، یعنی چۆنەڵی بەڵێ گورزێکی زۆر قورسی خواردووە ئەم لایەنە کە ئەوە تابینین مامۆستا زۆر زەوت کراوە، یعنی ببینە نە شایستەی دارایی، نە ڕێز لێگرتن، نە بە شێوەیەکی واژ نییە پێشخستنی تواناو کار و ئەدای مامۆستایەتی کە کاریگەری زۆر نەرێنی کردوتە سەر کەرتی پەروەردە بەداخەوە. مامۆستایان بە تووڕەیەوە ڕای دەگەێنن کە حکومەت ڕێز لە ماندووبوونیان ناگرێت و بەردەوامبوونی ئەم فەرامۆشکردنە داهاتووی نەوەی نوێ دەخاتە ژێر پرسیارەوە. داوای هەرچی زووە گەڕانەوەی شکۆ و مافەکانیان لە حکومەتی مابەسەرچوو دەکەن تا چیتر پرۆسەی پەروەردە و پێگەیاندن لەوە زیاتر تووشی شکست نەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.